پیغمبر خدا فرمی صلی الله علیه و سلم همو دوشم و شەمێک دەرگاکان ئاستەمە نەکرێتەوە کردەوەی ئینسانەکان بەرز بێتەوە کردەوە چاکەکان ئەوەی ئیماندار بێ شەریکی بۆ خوا بڕیار نەدابێ کردەوەکانی بەلای خوا بەرز بێتەوە خوا دەفەرمی ئەو دوو کەسە واز دەبێنن کە ئاژاوە لە بینیان هەیە و ئاشتەوە نەبوونە ئەنظروا هذين وتأخروهما فلان کەس و فلان کەس مرحبا یەک ناکەن هەردووکیان مسلمان سەلام لە یەک ناکەن بینیان نییە کردەوەکانی بەرز مەکەنەوە هەتا ئاشتە بنەوە با کردەوە بەلای من بەرز نەبێتەوە ئەوە نەخوالیان تووڕەیە هەر بۆ خۆت نابێ ئیمانەکەت پێڵ پێوەنا بڵێ من کردەوەکانم قفڵ بووە کردەوەکان بەرز نابێتەوە کە دڵم بە خۆم بسوودێت بە سەلام و کەلامێک و مەرحەبایەک وا لە خۆم بکەم خوا لێم ڕازی بێ و چاکەکانم بڕۆ بەرەو ئاسمان من چەندێکە چەند ساڵە کردەوەکان ڕاگیراوە خوا ئەفەرمێ ڕایان گرن تا ئاشتە بنەوە ئینسان چاکە دەکا بۆ مەسلحەت و قیامەتی خۆیەتی سولحش ئەوەندە گەورەیە ئەوەندە پیرۆزە ئەگەر هەندێک قسە بکەی لە بین دوو کەسە قسەکە ڕاستیش نەبێ بەس ئاشتیان کەیتەوە دروستە کە پێوترێت کەذیب دوو کەس بە یەکەوە ساردن قساکەی ئاشنا بنەوە هەندێک قسەی خۆت ڕێکی خا فڵان کەس تۆی خۆشەوێ زۆر ڕێزی لێ دەگرێ زۆر بەدحت ئەکا تەمەنا ئەکە تۆ دەستی بۆ بدرێژکی و ئاشتەوە بێت واش نییە بەڵام ئەزانی واقع وای لێ دێت ئەمە لە فڵان کەس وایە چۆن وایە من قسەی غەڵەت پێویست وانە با تۆ غەڵەت حاڵی بوویتە ئەوەی کە پێت گوترا هەمووی درۆیە لای من باسی کردووە چەند حەزەکە ئاشت بێتەوە چەند خۆشتی ئەوێت بۆ قسان دڵی نەرمە بێت بۆ ئەو بێت تا ئەگەن بە یەکتری گەیشتن بە یەکتری ئەو قسان هەمووی ڕوات ئەو قسەیە کە ڕێکە خستووە مادەم مەسلحەتەکەی تێ ئاش بووین خواڕی بۆ داوە جار وای ئەچیتە مەجلیسێکەوە ئەوەی سوڵحی کردبێ ئەزانێت هەندێک بابەتە بینێ زۆر گەورەیە زۆر دوور ئەم دوانە ئاشتەوە بن خۆت خوا ئیلهامت بکە هەندێک قسەیەکەیت وها ڕێکی ئەخەیت ئەسڵ و ئەساسیشی نییە بەس مەبەست ئاشتەواییە وای وای تۆ فڵان کەس وای گوت من لە دەرەوە بووین ئەوت بە منی وت من ئاشتەوە ئاشتە بمەوە خۆ هیچم لەگەڵی نییە وای لەکەی بۆی لە ڕاکێشیت نەگاتە دوژمنداری نەگاتە خوێن ڕشتن ئەم قسەن ڕێکی خەیت پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ليس الكذاب الذي يصلح بين الناس ويقول خيرا وينمي خيرا أو كسب دروزن حساب بنية لبين خلق قصبك خوي رجيخات برازين توا بس أشتان كاتوا ما بس يوبيه شاشان كاتوا ابن بابا يودا فرميه إن الله عز وجل أحب الكذب في الإصلاح سيم قصيكا وأبغض الصدق في الفساد ده فرميه خواي قولهم هربان دروي حلال كردو بيشي خوش بس ما بس إصلاح بيت ما بس دوكس ئاشتەوەکەی بۆ ئەندازەیە لێ تووڕە نابێت بەڵام ڕاستی پێ خۆش نییە بۆ ئیفساد بێ دوو کەس قسە لە بینیان هەیە مەڕێ وەڵا قسەکە ئەەکەم ڕاستە وتوی باوتی بێتی تۆ ئەزانی فڵان کەس بۆ قسەی تۆڕە بێ مەیلێ با ڕاستیش بێ وتی بێتی ئەو قسەی مەگەێنە سەدریکە و بە ئاژاوە